عيبة أنجيلا عيبة. رمضان باين باش باين باش كورسان في روج خوش بومودك والله يوزع مونوتم بفلتر أنا لخومو أشقيم فلتر أبو هسه كم أنا مدري زور وصعي بيرانا والله بهار خوش ترى تكا هسه كنت وزي مرام بخوم ناخير بفلتر شو مرام بخوم يلا حاصل باين باش لاقي الله باش باب زين أمر شم السلام تيوز شي توصل فيو شخص وش الفيو شخص نوبين فيو توصل فيو أو شيء بيسودوك أدي كره مسؤولين واجن زوار متواب خم بدين خمس عجم هزار دوصت كاس أو برعز واتشي هم بيجري كردين يعني أيوة شلق باشا بعسف شيء نسأل شيء وتم كومنتك هم يخنوا بعسين كومنتك عاد شيء نفسي يا الله تم بهمش تلاقوا بينس صح خومي يوم جارة ما تضيف وتعنو كومنتيج نصرته بدس بيبكي ليه كمو شيرو الناس خبر الجين مسير ام برنامجنا كله بس لبرسو ريعتو زو بس ريح خون مول بروي ما شاء الله وصف زول رونا وظيفه خوكم زور سباس بس ما ديش تيك تعليق كاكس يعني خون شيرو بادر بي بادر ان شاء الله بازوي جنيكي جوان قصه خوش يا خدي انتو قسمته وشيرين وخشتوكي يما دارم نالكاني شو خوبه براو تام نالكاني اي باش بوش نيكا بقصة خوش نادا فيديوي زواج قلت جواجبو قصة خوش سليماني ثانك يو زو خوش بدسان خوش بيصلاو يعني بس لباش سوريانتون كل ايه ودولن هذا ريبلاي كان يشوف خينينو ايه برنامج السوريان ميو انا قابل لباش كان كبير راسي شكا والله يقول نبن ما تقول بس ميتة رحمة لصالح كان وباك الرحمة هشام بوناردي عرضي يسفادوني قصة خوش لطلع شيرين زور سباس لبرتو سيرن كرت زور سباس سركوتوبي أستاذ سوريان أستاذ بس هموك شيء ويك نيك على سيقام بيان مع بوهوي مجموعة كنا بلون تراي خوما شتي سير ما بيني أوكي بيش زور بعضينك بناوا بيش جول ساروان شو كم مسج أوبن بوشتي سير ما بيني فقط أو إنما إذا تداخل يعني شو منيو بيوي هيز بلمس كوري خوي نبدأ قصي كرو داي خشلي والله مردا كم مرتي شو يعني هاشتي زور سيرم لو أنا بيني و تيادي نا حموي وكو يعني بس من بس شعبي تشاع كونا والله قبل الدنيا يعني تباشي منيش باشم يلا بنا موضوع أقسم أنا كسيك زعني يصير إشي بيت شون يديك شون يكسر ها بلي هم من باشي نقدرتو باش بي يكسر برته ويكسر بشتناو ساعدو قصة جوان وقصة خوش بيش خارج لما زيت الفيديو كاي سورياني بينيوا عاد تقريبا بيش خارج زوري لو أنا بينيوا بس كان زاتي لو هرشم بيري لي أكمو زو خوش أبيت أكتيفي شد برزة بيتوا جن بيني ولا قلت نكتاس يعني من جن بيني بس لبري أكتيف من برزة بيتوا أو برازو بونا جرين جيب أكتيفين زو أساب لا منو جن دركي جن بينو جن كذا كي بعوج للرأي خويا حزلي إنه بدرنا زو اعتيادي بلام همش تأكتيف نيش يقول هو كان يسجل صار ويك أكتيف برز أجر رجعنا سناب أكتيف زو برز بتو فيوز يعتربي بلام جاري استشار رجل عن قدر نايكم بوش مرتاحم كيكم أو يمن بيوزني بأكتيف هم مجموعة كسيكم أوي أجر صالح كرسنا وقلت مجموعة كم ها وأوانشهم أوي صالح كم كاتان نش سنامنا كم بيسي بأكتيف وأمانية هاي خواني أنا وسيركن هذا مجموعة بيننا كمان بس بيسم بأكتيف نية شو أكتيف يعني أو كاتا يعني بابن خلق بأكتيفي سيرتك بوش نكس سيرتك بوش تك سيرك بلام بوكساتي خود سيرنك بوي لو الرام أو لقمنا ناجونجا هلو زور شتاء والله خوشني أنا بأكتيف في برد يتنازل فيو أكتيف واحد نجنبيني ويحصل يعني كواش نكوبة كاتبيني مع رأس واحد راما لهم ولاك تنياخو يكم كومنت دسان خوش شو رأيكم كومنت واو بلا ما شاء الله كجوان أخويا ثانك يو دس خوش تيكي جوان بو والله ما مسؤولين قسم بخوا وقت وسيخة برشي كزنيا بخير ويو بيركم لا عجيب باويلينك إن كعكة ده باويلينك اعتيادي والله حنيكي جاء زور برزة زور باحترامه وبس بلام شيء يعني زاتي بابلم بس إنه السوشيال ميديا وشتكم بخواب هذا برش سوريان سيركم زورم خوش شيء ثانك يو حزكم سوريان بطوريبه منا والله رفيق وش ما زاني
هذا جرب خوشي ضم برزخم مشتري بس لتوريا بعملنا كسيش نبينه باش ترى يس لسه الموضوع اكتيف هاو سورين دلو سادة ثانك يو سورين لي شو بيوش انا اكتيف اكي او شي والله شاشة قبشكا وانا انا اشكا اكتيف ما يبالي اكتيف معني بس بو خوشي بجديو بابزاني موز فيو كاني انارتي دو چند فيو اوكي درامای خنده 25 کی هر از زۆرەکەیەتی لە پلی چەنەمە لە پلی چوارەمە بە دوو ڕۆژ ئەم بدو حتى پێشیاتەوە چێتە یەکەم جەماعەت دڵنیابن لە ناردی دوو یەکەمە بین لە ڤیۆ کە دڵنیام لەسەرکردنا ئەمە لە دوو ڕۆژە 22000 ئەچێتە ئەویا پێشی 25کایەتەوە قوربان خۆب ئەکۆرە وەرنەوەسە کۆمنتەکان بابە من ئێوەم هەیە ئیتر ئەکتیڤ هەبێت بەس ئەگەر ئەو جەماعەتەوە نەزۆر بێ بەڕاستی زۆر سپاسانەکەم چەند شەرمن و بە ڕێزە کوڕیان خۆشێ زۆر سپاس بڵێ شەرمن دەرکەوم کۆرە باشتر سوورێن لە دڵ و گوڵ ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ کورە تۆ دڵی بەخوا سەرکەوتوبی پێتان نەوە باڵای شەنە باڵای من بۆچی برا باڵای من بۆچی هەر ئەوەزانمە بۆ لەوە کرد باسی باڵاکرا سوتەوە زانمەساکە یەک دەقە بەسن گەڕایەوەزا باڵامەوە ننیە سافتاوەشتا نە باڵام بەرزە نە باڵام کەسی ئاساییە تیادێ بەخوا بە سوورێن خۆشی کرد بێ بەس منی تێ دەقەم بە تۆ 7 35 هەرێن بە تۆ کوشتمامە سوور بەڵێ پرە باش چی ئیشێکن ما 7 وەڵا خۆ زۆری بەڵام بەخوا ئەینە ماڵتانم بە قوڕێ ئەتۆمی دروست ناکەن مشکی جام لی تێنەگەیشتم پرۆگرامی خۆش بوو تانکیو بەس لەبەر سوورێن کرد سوورێن لەو هەموو دێنە دڵ سوورێن شێ خۆشمە ئەگەر ئەیبینم بە دۆسایەکی ڕپلایەک ئەدەیاڵ یەکی خۆی زەڵێکەکەی ها شێژە حیوان کۆنە شتێکی کە بنووسن یەکەمی بەرکابە تانکیو کە ئارە تۆسەی ڕوخساری هاتنا جوان و پێرفێکت بوو تانکیو سێرە و سادەیشی ئەم جارە زۆرم خۆشەوی هەرم جارە ئەمجا زۆرم خۆشەوی دەست سپاس پێکەی واتە سوورێن تانکیو سوورێن ئەوەی بەڕات بۆ تالیقی نەدراوە کاکەم پێم خۆشە قسە پێ بوو چکە دایم دوین گۆچەکان بووم هەمووی مەزانی هەرچی پرسیار لێکرم زانی واو وەڵا ئافەرە ئەدەی تازە فۆتای چی فۆتام برا ئینسانە فەلەتەکە لە هەموو ئەزانین چی وەرە تۆرە 7 قسەم بۆ بەتەمای قسەی غەڵەت نەکەی من بەس فەلەتم بۆیان کرد پشێم ئێتە بڕوان پێکەم بڕوان پێ ناکەن نازانم چی شارەزای چاکت هەیە لە تەبەیتی سپرات وڵڵی هەنێکتان کورتەکەتان زۆر سەیرە کوڕەس هاوسوێنەوە چیو کرد باوکە ڕۆشتیم کردووە یەکێ لە کەپڵەکەم دیسانەوە بابا وازم لێ بێنم وازم لێ بێنم بۆ قادرێک یەکێ لە کەپڵەک ئەو هەموو کۆمنتی وای لێ هاو دەستی پێ کرد چییە تخوا هەر ماڵ یەکێ لە کەپڵەکان وڵای سرم بێتەی شتەکەی باوکی ناسا تۆ بڵێ نەڵایەتێک لە کەرەنتینەوە وڵا بەڕاستی زۆر جوان بەرنامەکەتان بەتایبەت لەگەڵ سوورێن تانکیو پامی بۆ کاک سوورێن قەت سێری ئەو بەرنامەم نەکردەوە لەبەر تۆ هەمووی سێرەکە تانکیو زۆر بە موسیقی قساکە ئینسانەوێ موسیقی بێ گۆرانێکی زەکەریانەوەڕێ من نەماوات بۆکانی لەگەڵ زیکۆ فەرمانە کەپڵەکانی ئەم دیسانەوە هەمان شتە هیوادارم هەر ئاوا کەسە باشەکان لەم پرۆگرامە بانگەش کرد قەناعات کە سوورێن نەبانم دەبزانی ئەم پرۆگرامە هەیە تاوم تااقەتم هێستناتان من نەوەنە گەورەم زانم چون تااقەتم هێستناتان بۆ بەم دەستی خۆمێش برا ڕۆیشە لە کەپڵەکان کەپڵگرتنی دیارە بە جوملێ قسەی واتاوە شەڕی کەپڵەکانت دەستی پێکرد وەڵای زەلۆ عیشی خراپە ئەو باشە لە باش ناچووە دێ قەسەم بەخوا ڕاستەکەی کەوتی لەگەڵ ڕەمەزان چۆنی دەبووچە هێزار بلە گۆڕە
بەجددی و دیقەت زۆرن سوورێن لە سناپ ئەم کۆمنتم خوێنەرەوە ئاسک فۆر ئێڤری یو ئەوە نایک ئەکاونتەکەشم خوێنیتەوە سوورێن لە کاتی موسەقافی وڵای وان نییە باوەڕشم نەکرد کەپڵن نییە بەس یەڵە تەوان پەیوەندی بە کەسەوە نییە بەس بە پێی کەپڵەکانی بێ ئەم مۆزوع زۆر موشکیلی لێکردەوە ئەگەر ناو بێت چاک چی ئەگەر ناو بێت چاکە بەس هەو بێ بووی بە ئەڵە ڕاستگاگەرم بێ وێسا ئەو قسەیە کرا وڵای بەجددی و منم کە دایم چاوەڕێ سناپی تۆمەوە دڵخۆشم بە قسەی قوربان ئەو خوام ئەو لەقتەی زۆر مهم بوو کە ڕەزیل ئاش سێ کەس لەگەڵ سێ کەسا سێ جۆر کەسە سەفەر مەکەنەوە ترسنۆکم بیرچوو بۆ ڕەزیل عاشق ترسنۆک خۆش بوو بەراڕەنە بە سادەیە لێو دیارە خۆش بوو ڕێک بڕانێتیەوە اینجا هەر بەجددیەوە بۆ سورێن لە پرۆگرامەکان لە زۆربەی پرۆگرامەکان بلوسی سپیە پۆشێ هەرە بلوسەم هێبرە پارەم پێ نییە پارەم بۆ کۆکردنەوە ئەی بۆم جۆش نابێ جل کڕم فەقیرم خوا ئەم سوورێنە بەس مکەی ناڵنی ماڵەوە خوا وڵای زۆر کەم بۆ درۆکەم قەت وڵای قەت سێری بەرنامەیەم نەکردو و زانیویشمە هەیە بەس بزانم تۆ میوانی لە بەرنامەی وتم بە لە دەست نەچێت عفو تەنکیو دەکەم بەس لەبەرەوە کۆمنتەکەم وتی سێری گشتی یەکەم هیوادارم بەردەوام بوونتە بەجددی ئینەرجی بەخشی کەفاینم خەمێن سوورێن گیان کوڕەکان هەر لە پشتیم ڕەخنەوەشمان لێ بگری چاشێکی تەنکیو ئەو سوورێنە یەکەم مونەرمە وەو یعنی ئەوەی سێری سناپی بکە ئەزانێ بەس جوابی کچ ئەداتەوە چەندەمین جاشتم بۆ نووسیە و جواب نادا بەس کچ ئەو خۆ دەڵێ مونەرمم بۆیە بەس جوابی کچێمە سوورێن ئەگەرم کۆمنتابی نی لایشە بکە هەر لەو خۆشی حەزم لێ هەر لەو خۆشی ئەمەیان چۆنە سەکە دوی سوێجیان بەیانی باش بەیانی تۆش باش کاک سوورێن تکای ئەگەر سناپەکەی کۆمنتی منیش پیشان بە دڵم پێی خۆشە بێ ئینجا سەرکەوتوبی ئەو پیشانمە با ئەکاونتەکەشە پیشانم ئادەم دڵە پێی خۆشە بێ تۆزێک شەرمیشە بەجددی پێوم دیارە شازە تا لەختێکی بەخۆت بێ شەکەپڵەکە بەخوا هەموو ئافرەتەی وەکو یەک نییە وایە کەسی باشی ژارما وازکەوە بێنە کە شیری نوشتی تا شیری نوشتم سوورێن کوڕێکی شیرینە هەست دەکەم پۆزم و تو وەسفە کردم سوورێن کوڕێکی شیرینە هەست دەکەم پۆزاوی لاچ با بەدەست خۆش ئەتوانی ئەو بەرنامەیە پیشانی باوکێ بێ بزانین ڕاکشنی چۆنە بێت ئەزان خۆی بە لایف سێری کرد لە NRT2 یەکەم جار سێ بەرنامەیە دەکەن لەبەر کاکسیۆن تەمەند درێژ بی لە هەموو وێنەرەکان بەشی زۆر سوپاسی وادام کە پڵەکانە شڕەکەت نانە لەخوا بەزێ بێ هەمیان هێناوتە جێ خۆی بەهەر دانیشانمودەوە بەخوا لێم غەڵەت بوو تۆ تاکە کەپڵی منی خوا سوورەن کەپڵی زۆرە بۆیە کوڕ کوردستان هیچی بۆ نەماوەتەوە ڕاستەکەی سرۆ بە مامە کامە کەپڵ لە هەمووی جوانترە هەمووی جوان پشتی ناشرین کو ئاڵە بژێرم من کاک سوورێن یەکشتم بەدڵ نەبوو لەو بەرنامەیە ئەویش چۆنێتی تێکەڵبوونت لەگەڵ ئەم کچە کە زۆر کەفی بەخۆی هاتووە ناوا نابینم کەسێکی بە ڕێز احتیادی ئەوە نانا ئەو شتانە هین مەکە ئەو شتانە مەکە بە پێوە احتیادی وا بزانم زۆربەی کۆمنتەکان بوو تەنکی فۆرمولاک بەڕاستی سوپاسدانەکەم ئەوها نشتی تیاوە هەر بۆ خۆشی مەگەر ڕاستیکەین بەس احتیادی ئەگەر ئەو سناپەشم هەر نەکردایە یعنی ئەگە بۆ سناب نییە ئەمە من هەر کۆمنتی خەڵکو و ینی کۆمنتی و خەکان ناخوێنمەوە کە چی ئەم ناسن نەک یەکێک نەمناسێ و قسەکە بکات لەسەری بە خەیاڵمانە بەزانی ئەم ناستن و سێی سناپەکانەکەن حتمەن تعلیق هەموو شتێک لەسەر سەر و لەسەر چاو